ڕەزامەندی سێکسی بریتیە لە ڕێکەوتنێک بۆ بەشداریکردن لە چالاکیەکی سێکسی. گرنگە ڕازگۆ بیت لەگەڵ هاوبەشەکەت سەبارەت بەوەی چیت دەوێت و چیت ناوێت. ڕەزامەندی و داوای ڕەزامەندی هەمووی بریتیە لە دانانی سنووری کەسی خۆت و ڕێزگرتن لە سنووری هاوبەشەکەت و پشکنینی ئەگەر شتەکان ڕوونین یان گۆڕاون. هەردوو کەسەکە دەبێت ڕازی بن لەسەر ئەوەی سێکس بکەن هەموو جارێک بۆ ئەوەی سێکس بە ڕەزامەندی بێت. بەبێ ڕەزامەندی چالاکی سێکسی لەوانش سێکسی دەم، دەستلێدانی ئەندامی زاوزێ و چوونەناوەوەی زێیان کۆم بریتیە لە دەستدرێژی سێکسی یان لاقەکردن. مافی ئەوەت هەیە بڕیار بدەیت سەبارەت بەوەی چی بەسەر جەستت دادێت. گرنگ نییە پێشتر سێکست کردووە یان هاوبەشی نزیکت هەبووە یان تەنانەت ئەگەر پێشتر وتت بڵێ دەتوانیت لە هەر کاتێکدا بیرکردنەوەت بگۆڕیت. ڕەزامەندی سێکسی هەرگیز بەواتای ئاماژە نییە و هەمیشە دەبێت بەڕوونی بگەێنرێت. نابێت هیچ پرسیارێک یان نهێنیەک هەبێت. ئەگەر کەسێک دڵنیانە بێت بێدەنگ بێت وەڵامی نەداتەوە یان بڵێت ڕەنگە ئەوان ناڵێت بڵێت. لەبیرت بێت دەتوانیت لە هەر کاتێکدا بڵیت بوەستە و هاوبەشەکەت پێویستە ڕێز لەوە بگرێت هەموو جارێک.